الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. برا خوشکانی مسلمانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە ئاڵقەیەکی دیکەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا بە دیدارتان شاد دەبمەوە. دیارە ئێمە لەم ئاڵقەیە کە ئاڵقەی هەشتەمە باسی ئەدەب لەگەڵ براو خوشکانی مسلمان و هاوڵاندا، واتە دۆست و برادەر و ڕەفیقدا دەکەین. لە چەند بڕگەیەکدا بە کورتی و گوشراوی ئەوە باز دەکەین. بڕگەی یەکەم پێناسە و گرنگی ئەدەب و ڕەوشتی جوان لەگەڵ براو خوشکانی مسلمان و لەگەڵ دۆست و ڕەفیقیشدا. خوا سبحانه وتعالى لە سورة الحجرات آياتي ژمارە دەدا دەفەرمێ إنما المؤمنون إخوة، بەدڵنیایی تەنیا بڕواداران بران، واتە برایەتیەکی ڕاستەقینە کە هەبێت تەنیا لە نێوان ئەهلی ئیماندایە. ئەوە بەنسبەت پیاوەکانیان. دیارە بەنسبەت ئافرەتانیش، دیارە ئافرەتانی مسلمانیش خوشکایەتی ڕاستەقینەیان لە بەیندا هەیە، هەروەکو پیاوان و ئافرەتانیش خوشک و برایەتی ڕاستەقینەیان لە نێواندا هەیە بەهۆی ئیمانەکەیانەوە. لە ڕاستیدا ئیمان خوشک و برایانی بەڕێزم وەکو ئەو دەزوە وایە کە دەنکەکانی تەسبیحێک بەیەکەوە دەبەستێتەوە. ئەو دەزوە بەنێو هەمویاندا دەڕۆ، هەمویان پێکەوە ڕیز دەکا. ئیمانیش تەزوویەکە وەکو چۆن دەزوو دەنکە تەسبیحەکان بەیەکەوە دەبەستێتەوە، ئیمانیش تەزوویەکی معنەوی ڕوحیە ئەهلی ئیمان پێکەوە جۆش دەدا، وەکو دەفەرمێ وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم. خوا پێغەمبەری خاتەم محەممەد صلى الله عليه وسلم دەدوێنێ و دەفەرمێ خوا دڵی بەیەکەوە جۆش داون و بەیەکەوە چەسپاندون. ئەگەر هەرچی سامان لەسەر زەوی هەیە خەرجت کردبیان نەدەتوانی بەو شێوەیە کە خوا بەهۆی ئیمانەوە دڵی بەیەکەوە گرێداون ئاوا دڵیان بەیەکەوە پەیوەستکەی، بەڵام خوا بەهۆی ئیمان و دڵی بەیەکەوە پەیوەست کردوون. لە سوورەتی تەوبە ئاەتی 70 خوا دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار هەندێکیان دۆست و نزیک و خۆشەویست و سەرخەر و هاوکاری یەکدین، چونکە وشەی ئەولیا کۆی وەلیە، وەلی کە لە ئەسڵدا لە وەلیەوە هاتوو. وەلی یعنی قڕب. جا وەلی بە معنای خۆشویست دێ، بە معنای دۆست، بە معنای هاوکار، بە معنای پشتیوان، بە معنای نزیک، بە معنای مشورخۆر. هەموو ئەمانانە دەگرێتە خۆی. پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار لەگەڵ یەک بەو شێوەیەن. پێغەمبەریش صلى الله عليه وسلم لە فەرمایش تێکدا کە لە صحیح مسلمدا ئەتۆ دەفەرمێ لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. هیچ شتێک لە چاکە بەکەم مەگرە گە هەر ئەوەش بێت کە بەڕوویەکی خۆش بێ برای خۆت. دیارە کۆڕەکە کۆڕی پیاوان بووە، بۆیە دەفەرمن برایەکەت. ئەگەر نا بەڕوویەکی خۆش بێ خوشی مسلمانیشت، ئەویش بە هەمان شێوە هەمان حکمی هەیە. ئەهلی ئیمان دەبێ پێکەوە سەر و ڕوو خۆش بن، بەڵکو لەگەڵ کۆی خەڵکدا دەبێ سەر و ڕوو خۆش و گفت و لفت شیرین بن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکیدا دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. رواه البخاري ومسلم. وێنەی بڕواداران لە یەکدی خۆشویستن و بەزەی بێکدی هاتنەوە و هاوسۆزیان لەگەڵ یەک وەکو جەستەیەک وایە کە ئەگەر ئەندامێکی ئازارێکی هەبوو هەموو جەستە بەشداری دەکا بە شەونخۆنی و بەتالی هاتن. ئینسان دەدانی بێشێ ئیسراحەت لە هەموو جەستەی هەڵدەگیرێت، چاوی بێشێ، پراسووی بێشێ، هەر ئەندامێکی بێشێ جەستە هەمووی لەگەڵیدا هاودەردی دەردەبڕێ. بڕوادارانیش دەبێت پێکەوە بەو شێوەیە بن. ئەمە بڕگەی یەکەم بەنسبەت پێناسەی ئەدەب و ڕەوشت لەگەڵ براو خوشکان و لەگەڵ هاوڵاندا و گرنگیەکەشی بێنە سەر کاریگەری ڕەفاقەت و هاوڵایەتی و برادەرایەتی. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ
مثل جليس الصالح وجليس السوء كحامل المسك ونافخ الكير. فحامل المسك إما أن يحذيك، وإما أن تبتاع منه، وإما أن تجد منه ريحا طيبة. ونافخ الكير إما أن يحرق ثيابك، وإما أن تجد منه ريحا منتنة. رواه البخاري ومسلم. دەفەرمێ وێنەی برادەری چاک، دۆست و هاوڵی چاک جات چ پیا و چ ئافرەت، و برادەری خراپ و دۆست و ڕەفیقی خراپ وەکو عەترفرۆش و یاخود میسک فرۆش یاخود هەڵگری میسک و کوورەچی و ئاسنگەروان. بابای عەترفرۆش یا بابای میسک کە میسکی هەڵگرتووە بۆنی خۆش دەفرۆشێ، یان لێی دەکڕی یان دەداتێ، دەڵبزانەوە بۆ نەخۆشە، یا لێی دەکڕی، یاخود ئەگەر نەشت داتێ و لێشی نێکرێ هەر بۆنی خۆشت بۆ دێ. بابای کوورەچی و ئاسنگەریش ئەگەر لێ نزیکە بە پرچەکانی یا پۆشاکت دەسووتێنێ، یاخود بۆنی ناخۆشی لێ دێ، ئاسن دەکوتێ، ئاسن دەتوێنێتەوە بە تەقەوڕەخە جاڕەزە، یاخود بۆنی ناخۆشت بۆ دێ. حقیقت ئەم فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە باشترین شێوە بۆمان وێنا دەکا کە دۆست و ڕەفیقی چاک چ کاریگەریی هەیە لەسەر مرۆڤ، دۆست و ڕەفیقی خراپیش چ کاریگەرێکی نەرێنی و خراپی هەیە. بە تایبەت بۆ مرۆڤ لە سەرەتای تەمەنیدا بابودایکەکان دەبێت زۆر وریابن، چاودێری منداڵەکانیان بکەن لە گەڕک و کۆڵان لەگەڵ چێ تێکەڵ دەبن، لە جادە و شەقام لەگەڵ چێ تێکەڵ دەبن. بە زۆری وایە کە مرۆڤ لە سەرەتای تەمەنیەوە گەر دۆست و ڕەفیقێکی باشی لێ هەڵکەوت بەرەو باشە دەچێت. ئەگەر خوا نەخواستە تووشی دۆست و ڕەفیقێکی خراپ بوو بەرەو خراپە پەلکێش دەبێت. بابودایکەکان دەبێت وریابن، بزان و کوڕکچەکانیان لەگەڵ چێدا تێکەڵ دەبن، لەگەڵ چێ دەگەڕێن، لەگەڵ چێ دەبنە هاودەم و هاوڕاست. بۆیە لە شیعری عەرەبیدا هاتووە دەڵێ لا تەسەل عن المەرء وسەل عن قەرینه فكل قەرین بالمقارن یەقتەدی. لە مرۆڤ مەپرسە، لە دۆست و ڕەفیقەکانی بپرسە چێن، هەر کەسە لەگەڵ هاوشێوەی خۆیدا تێکەڵ دەبێ. یا عەرەب دەڵێن الطيور على أشكالها تقع، باڵندەکان لەگەڵ هاوشێوەی خۆیاندا دەبن، قەڵ لەگەڵ قەڵ، کۆتر لەگەڵ کۆتر، لەقلەق لەگەڵ لەقلەق تا کۆتایی. کەواتە بەهۆی ڕەفیق و دۆستەکانەوە مرۆڤ دەناسرێت داخوات چ بابەتێکە و چی نێوەڕۆکێکی هەیە. کەسێک دۆست و ئاشناکانی جا ئەگەر کوڕ ئەگەر کچە باش بوون دیارە بەخۆشی باشە، بەڵام کەسێک هەموو دۆست و ڕەفیقیانی خراپ بن دیارە بەلای واندا جەزب بوو، ئەوان پەلکێشیان کردو، دیارە بەخۆشی محتەوا و نێوەڕۆکەکەی وەکو ئەوان وایە. بێرە سەر بڕگەیەکی دی، ئایا مافەکانی خوشکوبرای مسلمان لەسەر یەکدی چین؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکدا کە لە صەحیح موسلیم داهاتووە 6 لەو مافانەمان وەکو نمونە بۆ دێنێتەوە. دەفەرمی حق المسلم على المسلم 6 إذا لقيته فسلم عليه، وإذا دعاك فأجبه، وإذا استنصحك فانصح له، وإذا عطس فحمد الله فشمته، وإذا مرض فعده، وإذا مات فاتبع جنازته. دەفەرمێ مافی مسلمان لەسەر مسلمان 6 دیارە وەکو نمونە. ئەگەر پێی گەیشتی لە ڕێی سەڵاوی لێ بکە، پرسیار لە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام دوو مسلمان دەگەنە یەکدی کامیان پێشێ سەڵاو بکە؟ لە فەرمایشتی دیکە داهاتووە دەفەرمێ ئەولاهما بالله، ئەویان کە لە خوا نزیکترە ئەو پێشە سەڵاو دەکا. هەمیشە ئینسان دەبێت دەست پێشخەری چاکە بێ. و ئەگەر بانگی کردی بەدەمی ئەو بچۆ، بانگی کردی واتە ئیشێکی پێت بوو، پرسیارێکی پێت بوو، کارێکی بە تۆ بەدەمی ئەو بچۆ. وإذا استنصحك فانصح له، ئەگەر داوای ڕاوێژی پێکردی دڵسۆزی بۆ بنوێنە، داوای دڵسۆزی لێ کردی دڵسۆزی بۆ بنوێنە، چی بۆ ئەو چاکە پێشانی بدە. و ئەگەر پژمی ستایشی خوای کرد، ئەتۆش بڵێ خوا بەزەی پێداوی ڕەحەموکە الله. سنەت ئینسان کە دەپژمێ پژمینی دێ بڵێ الحەمدولله، و ئەوەش کە گوێی لێتی بڵێ ڕەحەموکە الله. و ئەگەر نەخۆش کەوت سەردانی بکە، لێ بپرسە، هەواڵپرسی بکە، و ئەگەر مردیش شوێن جەنازەکەی بکەوە بۆ بە خاک سپاردنی. کەواتە لە سەڵاو لێکردن تاکو بە خاک سپاردن مسلمان مافی لەسەر مسلمان هەیە. ئەنجا بزانین لە ڕەفاقەت و برادەرایەتیدا
ئەگەر مرۆڤ بۆ ڕەفیق و دۆست و برادری خۆی باش بێ چۆن تەماشا کراوە. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام خير الأصحاب عند الله خيرهم لصاحبه وخير الجيران عند الله خيرهم لجاره. أما الترمذي هناويتي وقدويتي حسن غريب هروها ابن خزيمة وابن حبان لصحيح كان إخوان ده هناويتي وحاكميش هناويتي وقدويتي على شرط مسلم. في غمبر ده فرمي عليه الصلاة والسلام باشتريني رفيق كان باشترين برادر كان أو أنا كبو برادر كان يباشتر به وباشترين دراوسية كان أو كبو دراوسية كي باشتر به. البته باشی لەگەڵ یەکدیدا ئەوە نییە کە ئینسان بە پێی میزاج و ڕغبەتی یەکدی بجۆڵێتەوە بێدڵ یەکدینەکە لە حەق و ناحەقدا نەخێر، بەڵکو باشی مرۆڤ لەگەڵ دۆست و ڕەفیقی ئەوەیە کە لەگەڵیدا ڕاست بێ ساغ بێ چی بۆی چاکە ئەوەی پێ بڵێەوە ئەوەی بۆ بکە نەک ئەو چی پێخۆشە. کوردەواری خۆمان جوانیان گوت تۆ دەڵێت دۆست ئەو کەسەیە دەتگرێنێ، دوژمن ئەو کەسێ دێتەنێتە پێکەنی. دۆست ئێستا دەتگرێنێ بەڵام دوایە پێ دەکەنی، ئەوەی ناحەستە ئێستا وا دەکات پێ بکەنی بەڵام دوایە زۆر دەگریەی. عەرەبیش جوانیان گوتۆ دەڵێ صەدیقوکە مەن صەدەقەکە لا مەن صەدەقەکە. برادەرەکەت ئەو کەسەیە لەگەڵت ڕاستکە نەک هەر بڵێ ڕاست دەکەی، هەر دەست بۆ مەبلی دادا بەس بە حەق و بە ناحەق دوایی تو بە هەڵەکانی خۆت نەزانی و لەسەر هەڵەکانت بەردەوامی تاکو سرت بە فەتارت دەدەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبارەی ئەوەوە کە مرۆڤ دەبێ لەگەڵ برای خۆیدا باش بێ و ئەگەر ئافرەتە لەگەڵ خوشتی خۆیدا باش بێ دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئەمە بوخاری و مسلم هێناویانە واتە هیچێک لێوە بڕوادار نابێ تاکو ئەوە چی بۆ خۆی حەزی لێوە پێخۆشە ئەوەشی بۆ برای خۆی پێخۆش نەبێ. بەڵام برای خۆی یعنی چێ یاخود خوشتی خۆی یعنی چێ؟ هەر تەنیا برای مسلمان دەگرێتەوە یا خوشتی مسلمان دەگرێتەوە؟ با تەماشا بکەین. ابن حجر القسطلاني لا أوكل موسوعة فتح الملهم بشرح صحيح مسلم الشيخ شبير أحمد العثماني برجي أقلع برا بينصون وشوار ذهات وضله ويحتمل أن يكون قوله لأخيه شاملا للذمي أيضا بأن يحب له الإسلام مثلا. ويؤيد حديث أبي هريرة وأحب لناس ما تحب لنفسك تكن مسلما. ترمذي بجمارة 2305 وابن ماجه بجمارة 4207 هناويانا وحسنه الألباني. ابن حجر قسطلاني دڵێ دەگونجێ مەبەست لە فەرمایشتەکەی کە لأخيه بابای ذمیش واتە خاوەن کتێبانیش بگرێتەوە ئەوانەی کە هاوڵاتی نامسڵمانن لە کۆمەڵگای مسلماندا بۆ وێنە حەز بکە کە ئیسلامیان بۆ ئاوات بخوازێ یا خێر و چاکەیەکیان بۆ ئاوات بخوازێ و پشتگیری ئەو ڕایە دەکا ئەو فەرمودەی کە ئەبو هوڕەیرە دەیهێنێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی وأحب للناس ما تحب لنفسك تكن مسلما. بۆ خەڵک بە ئاوات بخوازە و حەزت لێ بێ هەرچی بۆ خۆت حەزت لێ دەبیە مسلمان. واتە مسلمان ئەو کەسەیە کە چی بۆ خۆی پێخۆشە بۆ خەڵکیشی پێخۆش بێ خەڵک بەگشتی بە مسلمان و نامسلمانەوە. هەر لەو بارە ئەو فەرمایشتە شەیە عن معاذ بن جبل رضي الله عنه أنه سأل النبي صلى الله عليه وسلم عن أفضل الإيمان قال أن تحب لله وتبغض لله تعمل لسانك في ذكر الله. قال وماذا يا رسول الله؟ قال وأن تحب للناس ما تحب لنفسك وتكره لهم ما تكره لنفسك. أما أحمد هناويتي بجمار بسدو 1132 وبسدو 1683 وبيهقي لشعيب الإيمان ده بجمار 579 وشعيب الأرناؤوط قتويتي صحيح لغيره. معاذ كل جبل خواري رازي به دەڵێ پرسیاری لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام باشترین ئیمان چییە؟ فەرمووی ئەوەیە کە لەبەرخوا خەڵکت خۆش بوێ و لەبەرخوا ڕقیشت لە خەڵک بێ، لەبەرخوا خەڵکی باشت خۆش بوێ و لەبەرخوا ڕقت لە خەڵکی خراپ بێ، لەبەرخوا سیفەتی چاکت لە خەڵکدا خۆش بوێ لەبەر ڕقت لە سیفەتی خراپ بێ. و ئەوەشە کە زمانت لە یادی خوا دەبەکاربێنی. معاذ گوتی ئەدی چی دیکەش ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام؟ فەرمی و ئەوەش
دیسان لە چاکتر ئیمان هێنانەکە چی بۆ خۆت حەزی لێ دەکەی بۆ خەڵکیشت حەز لێ بێ وەچیت بۆ خۆ پێ ناخۆشە بۆ ئەوانشت پێ ناخۆش بێ کەواتە براو خوشکایەتی لە ئیسلامدا و ڕەفاقەت و دۆستایەتی لە ئیسلامدا پێگەیەکی گرنگی هەیە و کۆمەڵێک ئەدەب و ڕەوشتی گەورە و گرنگ هەن دەبێ ڕەچاو بکرێن ئەو جار ئەو برایەتیە ئەو خوشکایەتیە یاخود ئەو ڕەفاقەت و دۆستایەتی و برادەرایەتیە لە پێوەر و تەرازوی ئیسلام برایەتی یاخود دۆستایەتی و ڕەفاقەتێکی چاک و شەرعیە خوا لەو کەسانەمان بژێڕێ کە باشترین برا دەبین بۆ برایەکانمان و باشترین برا دەبین بۆ خوشکەکان و هەروەها ئەوەی کە ئافرەتە باشترین خوشک دەبێت بۆ خوشک و برایەکانی و باشترین ڕەفیقیش بین بۆ دۆست و ڕەفیقەکانمان چ مسلمان بن چ نامسلمان بن بۆیان دڵسۆز بین لەگەڵیاندا ڕازگۆ بین و سەرڕاز بین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.